ڕقەمی سەیارەکەت بای 4 دەفتەر دۆلارەوە کەی شکرانە بژێری ڕقەمێک بە سیارەوە بای 4 دەفتەر بۆ کاتێکیش داوای 4 وەرەقەی لێکەی بۆ مزگەوتێک کورد ئەوەنە مزگەوت زۆرە بۆ فەقیر داوای لێکەی کاکە فەقیر بە من تێر ناکرێ سیم کارتێک بە دەفتەر و نیوێک بۆ چیتە سیم کارتێ بۆ ئەوانەی ئێمە ئیش ناکا دامان خستۆ ئیشیشی پێ ناکەین بەجددی یعنی خۆشەویستان شکرانە بژێری ئەوەیە تۆ هەموو مانگێک 2 ملیۆن قەرزار بی لەسەر ئەوەی کە نانی خۆش بخۆی بۆچی خۆت قەرزاری خەڵک ئەەکەی شکرانە بژێری ئەوەیە حدودی خۆت بزانی شکرانە بژێرەکان خۆشەویستان کەمینەی ناو خەڵکن زۆر گرنگە ئینسان کەمینە بێ کەمینە هەیە لە ڕازگۆکانە کەمینە هەیە لە ئەهلی تەوحیدە کەمینە هەیە لە موسڵمانی ڕازگۆ و دامەزراوە و کەمینەشن ئەو کەسانی شکرانە بژێرەکەن کەسێک کە لە خۆڕایی هەموو ڕۆژێ ماڵەکەی ئەگۆڕێمە شکرانە بژێری پێ ناوترێ کەسێک لە هەموو ڕۆژێ لە خۆڕایی ڕەخنەی بێ بنەما ئەگرێ ئەمە شکرانە بژێری پێ ناوترێ کەسێکەوەها بەڕاستی ئەڵێم بە ئاشکرا ئەڵێم ڕقەمی سەیارەکەت بای 4 دەفتەر دۆلارەوە کەی شکرانە بژێری ڕقەمێک بە سیارەوە بای 4 دەفتەر بۆ کاتێکیش داوای 4 وەرەقەی لێکەی بۆ مزگەوتێک کورد ئەوەنە مزگەوت زۆرە بۆ فەقیر داوای لێکەی کاکە فەقیر بە من تێر ناکرێ سیم کارتێک بە دەفتەر و نیوێک بۆ چیتە سیم کارتێ بۆ ئەوانەی ئێمە ئیش ناکا دامان خستۆ ئیشیشی پێ ناکەین بەجددی یعنی خۆشەویستان شکرانە بژێری ئەوەیە تۆ هەموو مانگێک 2 ملیۆن قەرزار بی لەسەر ئەوەی کە نانی خۆش بخۆی بۆچی خۆت قەرزاری خەڵک ئەەکەی شکرانە بژێری ئەوەیە حدودی خۆت بزانی بۆیە ئەبێ ئینسان کەمینە بێ لە عیبادەتە بۆیە الله سبحانه وتعالى باسی شکرانە بژێرەکانەکە ئەفەرمێ وقلیل من عبادی الشکور کەمێک لە بەندەکانی من شکرانە بژێرن قورئانم بۆیان ناردووە نایخوێنن لا إله إلا الله بۆیان ناردووە شوێنی ناکەون نوێژم لەسەر فەرز کردوون وەکو پێویست نایکەن هەموو چاکەکانیان بۆ خۆیانە وەکو پێویست ئەنجامی نادەن و إلى آخری هەموو ئەو ڕەخنانی کە ئێمە هەمانە و زۆر شتی تریشەیە باسی بکەم ئەو عنتەریاتە یعنی لە پای چی بۆ وا ئەزانن پەروەردگار ئاگای لە عەبدەکانی نییە چیەکە والله قەنەعەتم هەیە ئەگەر قەیران ڕووی لەم وڵاتە نەکردایە لەم زروفەیە خەڵک پەروەردگاریشی نەئەپەرست وەکو پێویست با بە 10 ساڵ پێشتە خەڵک لە بوغراییەکا بوو خۆی نەئەناسی پەرژینێ قایم بێ لە ڕووتان ناسیاوێکمان هەیە دوو سەر حەیوانی هەبوو دوو گوێرەکە دوو مانگا کابرایە پێی وتبوو دەمەنەمە بە سەرهاتی ڕاستیە وتبووی چۆن ئەمە نانە دەیوتی وەڵا نانی نادەم ئەوەی مانگاکە ئیخوالەوە خۆشترە کە منەی خۆم وتبووی چۆن باسی کەیت بۆکەم باسی 2012 یعنی چەند ساڵ پێشتە تقریبا 11 ساڵ پێشتە وتی ڕۆژێ لژنەیەکمان دەرکرد لەگەڵ مانگاکانە ڕۆیشتین سوێن بە پەروەردگار ئەجەل لەکوم الله ئەویت خۆی ئەکرد بە هەر حاویەکە فولی برنج و فاسوولێ و مریشکی ساغ ئەویت چۆن ئێمە لە ماڵەوە قۆزیمانە خوار مانگاکەش ماوەکو ئێمە تێر و پڕ بوو تۆ ئەو هەموو خواردنەوە ئەو هەموو ڕزقە ڕژاندن و ئەو هەموو قەرزاری و ئەو هەموو قست و ئەو هەموو قۆڵبڕین و ئەو هەموو ڕیبایە و بۆ ئازانی پەروەردگار عقوبەت نادا وازانی پەروەردگار لە بیرمیرساد نییە بۆیە خۆشەویستان ئەبێ لە کەمینەکان بیت لئن شەکەرتم لەئەزیدەنەکم وقەلیل من عیبادی الشەکور ئێستاکە دەمی ئەم مزگەوتە بکەرەوە 170مان ڕەخنەمان هەیە لە پێناو چیان ڕەخنەتەیە کاکە پەروەردگار ڕزقی تۆی داوە و ڕزقیشت ئەدا بەڵام تۆ داوای ڕەفاهیەت ئەەکەی ڕەفاهیەت کاتی پێویستە وەختی پێویستە هەر کەسێ لە دایک بێ لە مناڵی وەکو کوڕەمەلیک نابێ هەر کەسێ لە دایک بێ بە دەوڵەمەنی نابێ بڕۆ سەیری بەسەرهاتی ئەو کەسانەکە کە لەم مزگەوتەیە ئێستا هەیانە شتی زۆر بچووکی کردووە تا ئێستا پارە و دۆلار بەدەسێوێت دە هەوڵدە برای بەڕێزم لە کەمینەکان بە کورد ئەڵێ لە پڕێکەوە نابیتە کوڕێ هەموو پەیژەیەک پیا سەرەکەوی ئەبێت چەند دەرەجێکە و پێ بڕۆی ئەو کەسانەی کە هەڵەتۆقێن ئەو تاجرانەی کە بە درۆ پارەی ئەمە هێنێ و پارەی ئەوە هێنێ وەختێکە زانی ئیعلانێکە یاڵە خزمەکان داشنی بۆ بکەن دەی پارەی بۆ کۆکەنەوە خەڵکیشمانەیە لە هەشتاکانەوە دەوڵەمەن و تا ئێسش ڕێک و پێک و شەخسیەت و قاتی جوان و حەج و عەمرە و کەسیش ناتوانێ بڵێ 5000مان لاتە بۆیە چاوەڕێی ئەوە بکە کە بە جوانی بەرزەوە بی بۆ ئەوەی نەکەوی نەک بەرزەوە بیت و بکەوی ڕۆژی کەوتنە ڕۆژی ئابڕوچوونە داواکەم لە خوای پەروەردگار لە کەمینەکانمان بجێڕێ خۆشەویستان